کاکە دامگیان من زۆر داوای لێبوردنەکەم بۆ جارەکەی تر بڕوا بکە زۆر غەڵەت بووم ئەمەوێ قەرەبوو بۆ بکەمەوە کوڕە کاکە حەیامت برد ئەی هاوار ئەی هاوار ئەوە چت کرد ئەتۆ پێم بڵێ لەگەڵ شیرین چیت کرد کوڕە ڕەشید بەڕاستی وەزعم زۆر خراپە کوڕە سەد جار تەلەفۆنۆ دەکەم هەر جواب ناداتەوە نازانم چ بکەم یعنی هەر جوابت ناداتەوە بە تەلەفۆنیش نەخێر جواب ناداتەوە دا حەلی لای منە کاکە ئەم جارە خۆم بۆت حەلەکەم ئەتۆ ئارە وەڵا کوڕە جارەکەیدی ئەتۆ ئەمت فەوتان کاکە هەر لەی گەڕێ واز نەبینە ئەگەر لەبەرەوەی تەلەفۆن کردیا وازدە مۆزوعی بینە نانە کاکە خۆم نا مۆزوعی تۆ تەکلیف لە برادەرێکەکەم ڕەفیقێکم هەیە لە مەسەلەی عەشق و غوراماتە مەپرسە بولبولیەکە بۆ خۆی کاکە جان ئەو کەسە ئیشی چییە؟ وەڵی ئیشی بەس ڕێخستنەوەی خەڵکە بڕواتە بێ کەیسی وای چارەسەر کردووە 10 ساڵە ئەم کچ و کوڕە لە یەک تۆراون لە عەشقا دابڕاون خستونێتەوە یەک ڕەشی جان تێمگەێنە ئەو کەسە شاعیرە چییە تێمگەێنە تێ کورە بڕوان پێ بکە کاکە دام شاعیرە محامیە سەرنووسەرە کورە عاشقە ئەوەی تۆ بڵێ ئەوەیە باشە باش ئەت پێت وایە موشکلێنی پێ حەلبی دڵنیابە لە 100 من سوور دڵنیانە بم ئەمنم زر نیم لەسەر مۆزعەکەی خۆم باشە کو ئەو کابرای ببینم کاکە گیان ئەو کابرایە ڕقەمەکەی تۆ ئەدەم بە سکرتێرەکەی باپی بڵێ تەلەفۆنەکەی بۆ بکات ئەگەر ئەو مۆزوعان سەری بگری ڕەشید خەڵاتێکی زۆر گەورە دەکەم کورە تواز لە خەڵاتی من بێنە سپاسەکەم بۆ خەڵاتەکە بەس ئەم کابرای یە قانونیەیە کاکە دام لەم سەرۆ پێتەڵێم قسە لەم سەرەوە خۆشە دوایی تووشیت گەڕ و بەڵاو ئەوانم نەکەی ئەم پیاوە سیارە چۆن بەنزینی تێنەکەی هەتای هەرە سلوڤلێڵە تەواو ئەمیش بەبێ پارە یەکیش ناکات لە پێناو شیرین ژیانی خۆم دادنێم سەروەت و سامانی خۆم هەمووی پێششی ئەو دەکەم دەمادەم وایە ئیشەکەت لە 100 مسۆگەرە ئێدە باشە بە سکرتێرەکەی برێ با تەلەفۆنەکەم لۆ بکاتن خەمن نەبێ ئیساکیە ڕێک پێ ئەڵێم و یا بە ڕیسالە یا بە تەلەفۆن قسەیەکی لەگەڵاکەم دەیخواپیس خواپیس کاکتام ئەواتم سلام علیکم سلام علیکم ئەتوو ئەو کەسێک کە ڕەشید بەمنی گوت شعر و خۆیەتی خوا برگری ڕەشید تووشی ئەو منداڵ و تاڵەت کردیمە گیان کاکدام هیچ بسکۆڵە ئەتوو تەمەنت چەندە سوالی ئەو خوشکوشۆکە و شتانە دەبی کاکدام ڕێز خۆت گرێتکایە سەرەتا سواربوونی من کە سوارێ و جۆرانی شتانە بم یەک سەبەبی هەیە ئەویش بە مناڵی زۆر مەحرەم بووم لەو شتانەمە تێگەشت کاکە واز دە قسانە بینە بڵێ ئێستا هاتی مەکنێت و بابسین دابنیشین بزانام دەخوان چنەوە دەنووسی خزمەتەکەم لە فەرموو ڕەشید